یەک فەرهەنگێکی دواکەوتوو لە کۆمەڵگەدا هەیە کە وەختێک قسە لەسەر کەسێکەکەن بەڵێ بە تەسەووری من ئێستا فارغ ڕەفیق بە پێی قسەی خۆی ساحەبی 22 کتێبە. ئەگەر کەسێک دەیەوێت ڕەخنە لە فارغ ڕەفیق بگرێت دەبێت کتێبەکانی بخوێنێتەوە. چی پێویست دەکات ژنەی پێبێ بڕۆ کتێبەکانی بخوێنە ڕۆژ بە بڕوای من بە قەناعەتی من لە دەستدانی فارغ ڕەفیق بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد بزوتنەوەی کوردایەتی ڕاهبەرێکی خۆی لەدەستدا چونکە فارغ ڕەفیق یەکێ لە تیۆریسیۆنەکانی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردە بۆیە خەسارەتێکی گەورە بوو بۆ بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد. ئەگەر یەکێ بیاوێ ڕەخنەی ینی بچێتە جەدەلێکی فکری لەگەڵ فارغ ڕەفیقا دەبێت بچێت کتێبەکانی بخوێنێتەوە. ئەزانی ئەگەر جەدەلێکی فکری بکەی لەسەر ناسیۆنالیزمی کورد نابێت بچیت کتێبەکەی مەسعود بەرزانی بخوێنیتەوە کە فەقەت خورشید و خاوەرگێڕانەوەیەتی لەو کاتۆی کە بۆ بە پێشمەرگە تاو کەسە لەژێر چ دارێکە و چ بنبەردێکا و چیان کردو و چۆن مفاوەزاتیان کرد ئەمانە بەحث ئەمانە فکری ناسیۆنالیزمی کورد نین. ئەوەی کە لە کتێبەکانی مەریوانی وریا قانعە هەوەی لە کتێبەکانی بەختیار عەلیاوی لە فارغ ڕەفیقاوی لە ئاراس فەتاحا هەیە ئەمانە کەسانی ناسیۆنالیزمی کوردن ئەمانە مفەکری ناسیۆنالیزمی کوردن. ئەگەر کەسێک بێوێم جەدەلی فکری بکات لەگەڵ ئەمانە دەبێم کتێبانە بخوێنێت و پێ جوابیان باتەوە.